لە هەر شوێنێک نووسرا بێت ماسی داقووق زۆرترین خواستی لەسرە و ناوبانگی وەک بەتامترین ماسی دەرکردووە. ئێمەش بەدوای و ناوبانگەیە بەڕێکەوتین بۆ شارۆچکەکە و دەشتاییەکانی دەوروبەری تاوەکو هۆکارەکەی بزانین. بەڕاستی قەزای داقووق مەشهورە بەوەی کە ماسیکی جوان و ماسیکی بەتامداری هەیە. چەند هۆکارێکی کە لەو هۆکارانەی کە عەرزەکەی گونجاوە بۆ ماسی بەتایبەتی عەرزیەکە توانین برین لە ڕووی ئەوەی کە نسبەی خوێیەکەی چەندێکە نسبەی کبریتەکەی چەندێک ئەمەوەی کەکە لە هۆکارانەی کە ئەم عەرزە گونجاوە بۆ ماسی. هۆکار زۆرێکی لە هۆکارەکان تر کارگای عەلەفەکانمان زۆر باشن، یعنی بە تایبەتی عەلەفی داقووق گونجاوە. خاڵەتر لەو خاڵانەی کە گونجاوە بۆ ماسیەکە بەتام بێت بە لەزەت بێت، خەڵکی زۆر ئارەزووی لەسەری بێ بۆ کڕینی ئاوەکەیتی ئەم ئاوەی گونجاوە بۆ ماسی. سەراحەتەن ئەمەش هۆکارێکن، ینی یەکێکە لەو خاڵانەی کە ئاوەکەی گونجاوە بۆ ئەم ماسیە، یعنی ئەتوانین برین ماسیکی بەتام، ماسیکی جوان، ماسیکی ڕێک، حتا لە خواروی عێراقش بەناوبانگە ماسی داقووق، با بڵین لە کوردستانش بەناوبانگە. سەرەتا ئێمە ئەگە گەرەکمان بێ حەوزەکان ماسی بۆ بینین و چۆن ماسی داخل بکەین، سەرەتا حەوزەکە پڕەکەین لە ئاو، ئاوەکەی بەرز دەبێت و تەقریبەن مەترێ بۆ مەتر و نیوێ. دوای ئەوە ڕوین بۆ خواروی عێراق بۆ مەحافەزە جنوبیەکان، حلە بەناوبانگە توانین بلین لەسەر ئاستی عێراق، لەسەر هەموو پارێزگاکانی عێراق بۆ بەچکە و بۆ گەرا. گەرایەکی باشەیە، گەرایەکی دەرەجەیەکیە لە ڕووی تحقیمەوە، لە ڕووی هەموو ئەوانەی کە ئەوەی کە ئێمە پێویستمان بێ. لێوێ ئەو گەرایە تێنین ئەیکەنێنە ئەم حەوزەوە، ئێتر عەلەفێ دەین ئەکەوێتە سەر عەلەفەکە لە 4 مانگ بۆ 5 مانگ بۆ 6 مانگ هەمانە بۆی کە گەورە بێ. کە پێگەی کرێکارمانەیە، تۆڕمانەیە، بە کوردێکی خۆمان شەبەکە هەیە 100 مەتری 90 مەتریە، کرێکار تێ تۆڕی لێدا سیاری تایبەتێ پێلێن کەیە ماتۆڕی لەبانە چادرمان بەستیوە بارێکین. ئێتر لەسەر تەڵەبیاتە بۆ کەرکووک بارەکەین، بۆ سلێمانی هەمانە، بۆ دوهۆک هەمانە، بۆ هەولێر هەمانە، بۆ بەغدا هەیە، بۆ هەموو محافەزەکانە لەسەر خواستی ئەو خەڵکی کە خۆی تەڵەبیاتەکە و بە تەلیفۆنە. لە ئێستادا ئەو بەرهەمە لە ژێر هەڕەشەدایە، چونکە ئەستێرکەکان ژمارەیان زۆرە و لە ڕێی هەڵکەندنی بیری ئیرتیوازیەوە ئاوەکەیان دابین دەکرێت. ئەوەش دەبێتە مەترسی بۆ سەر ئاوی ژێرزەوی، بۆیە وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق بڕیاری ڕووخاندنیانی دەرکرد. سەرەتا 15 تشرینی یەکەمی ئەم ساڵی وەک دواوادە بۆ دیاریکردن، بەڵام دواتر بە هەوڵی پەرلەمانتارەکان دواخرا بۆ سەرەتای ساڵی نوێ. دیارە وا بڕیارە لە کۆتایی ئەم ساڵ حکوومەتی عێراقی دوامۆڵەتە بۆ ئەوەی کە حەوزی ماسیەکان بە هیچ شێوەیە نەمینێ، بە تایبەتی لە قەزای داقووق. دیارەمە خۆی بۆ خۆی داکاریسەیە گەورەیە، خۆی لە خۆیدا ئەمە ئەتوانین بڵێن زەرمەندێکی زۆری ئەم ناوچەیە تووشی ئەبێت. ئێمە گەر باس بکەین سەروی 3000 حەوز لە مەنتیقەی داقووق هەیە، ئەم 3000 حەوزە چەند هەزار خەڵک لەسەری عیشەکە، چەندێ سایقی کەیە، چەندێ کارگای عەلەف عیشەکە کە کارگاکان چەندێ کرێکاری تایە، چەندێ کرێکار کە تێ ماسیەکە گرێ و بارێکە، ئەم ماسی ئەگەێتە ناو شار چەندێ ئەبوو عارەبانە و ئەبوو سەتوتە عیشەکە. ئەمە خۆی لە خۆیدا ئەتوانم بڵێم کاریساتێکی گەورە بۆ ئەم ناوچەیە دروستە بێ. ناکرێت نعنی مانگێک و 2 مانگ تەجیل بکرێ بڵێن ئەمە مانگێک و 2 مانگ، ئەم بەڕاستی خەڵک توش دڵە ڕاوکیە بووە. بەڕاستی ئەتوانم سێ عێراق بڵێن توش قەیرانێکی ئابووری بوو. ئەمە خۆی لە خۆیدا نعنی حکوومەت ئەبێ بیرێ بکاتەوە لە مواطنی عێراقی دڵی خۆش بێت، نعنی بەرهەمی ناوخۆ زیاد دەکەین. بەڕاستی ئێمە داوامان وایە حکوومەتی عێراقی ڕێگا چارەسەرێکی ڕیشەیی بدۆزێتەوە بۆ ئەم کێشەیە. داوا لە حکوومەتی عێراقیەکەین ڕووخانی ئەستێرکی ماسیەکان بە تەواوی ڕابگرێت. بۆچی؟ چونکە لە 160 دانیشتوانی داقووق ژێویان لەسەر ئەم ئەستێرکانەیە. خاوەندە سێرکەکان بە ملیۆنان دیناریان تیا خەرج کردووە. پاسەوانەکان
ئەو پاسەوانانە ئێستا نزیکەی 2 بۆ 3,000 خێزانن لەسەر ئەم ئەستێرکانە ئاژین. باشە ئەگەر تۆ ئەم ئەستێرکانە بڕوخێنیت، ئەو خێزانانە تاوانیان چییە؟ ئەو مناڵانە تاوانیان چییە؟ بۆ کوێ بچن؟ ئەو هەموو خێزانە بۆ کوێ بچن؟ ئەی نابێت چارەسەرێکیان بۆ بدۆزیتەوە؟ بۆیە ئێمە نامانەوێت بە کاتی بۆ مانگێ یان 2 مانگ یان تا 2024 ڕابگیرێت. ئێمە ڕاگررتنی یەکجارەکیمانەوێت. هەموو عێراق لە ماسی داقوقەکڕێ. ئەم ماسیە جۆرەکەی جیاوازە، تامەکەی جیاوازە، بۆیە ئێمە قبوڵی ناکەین. سەرچاوەکانی ئاو دەڵێت ئاوەکە، ئەوە هیچ کاریگەری نییە، چونکە ئێمە ئاوەکە بۆ کوشت و کاڵ سوودی لێوەرەگرین و هەموو شتێکی پێ ڕوێنین، بۆیە سوودی لێوەرەگرین و نەمان هێشتۆ بە فیڕۆ بڕوات. سەرەتا تاوەکو 15 دەیان پێین، 15 خەڵک ماسیەکانی تاڵان فرۆش کرد. باش ئەو هەموو زیانە کێ بیات؟ خاوەنە سێرکەکە تاوانی چییە زیانێکی ئاوا بکات؟ ملیۆن و دوانیش نا، 200 ملیۆن، 150 ملیۆن، لە 50 ملیۆن بەرەو سەر، بۆیە داواکارین لە حکوومەت ڕایگرێت. ئەمە قوتی خەڵکە. لە نێوان بێکاربوونی هەزاران کەس و لە دەستدانی بەرهەمێکی ناوخۆیی لەگەڵ پاراستنی ئاوی ژێرزەوی کە بۆنەوەکانی داهاتووە و گرنگیەکی ئێجگار گەورەی هەیە، دەبێت حکوومەتی عێراق هەوڵ بدات لە نزیکترین کاتدا هاوسەنگیەک و چارەسەرێکی